یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی بەرنامەی کابینەی نۆەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراویش سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی گرنگی دان بوو بە کەرتی کشت و کاڵ و سامانی ئاو، چونکە کەرتی کشت و کاڵ ئەگەر ببوژێتەوە ژێرخانەکەی بەهێز بکرێ وەکو ئێستا دەیبینین ئەوە ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان دەپارێزرێ و لە دواداریش دەبێتە خاڵێکی زۆر گرنگ کە دەتوانێت هەرێمی کوردستان پشتی پێ ببەستێت. ئەمڕۆژ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بەنداوێکی کردەوە و هەم سایلۆیە کە ئەمەش کارێکی یەکجار دڵخۆشکارە لە ناوچەی یا با بڵێن لە دەڤەری هەولێر. ئێمە بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە ئەم کارانە و کابینەی نۆەمی حکوومەتی هەرێمی کوردستان و گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ دۆسیەی یەکەمی ئەم شەومان دەکەینەوە بە میوانداری زۆر بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر ڕاستە و خۆر لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە کێ من زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. بۆ خۆ دەزانی ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم سایلۆی خوشتەپەی کردەوە و هەم بەنداوی چەمرگە. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە هەوڵەکانی کابینەی نۆیەم لە بواری کشت و کاڵ و ئاو چۆن دەتوانێت ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان دابین بکات؟ بەڵێ ئاسایشی خۆراک بەوە بەرەو پێش دەچیت کەوا دابین دەکرێت کاتێک کەوا بەرهەمی کشت و کاڵی دەبێت. بەرهەمی کشت و کاڵیش لەکوێ بەرهەم دێ لەسەر زەویەکی بە پیت و بەرەکەت لەگەڵ هاوتەریب سەرچاوی ئاوەکی مسۆگەری هەبێت. سوپاس بۆ خوای گەورە ئێمە خاکی کوردستان خاکەکی بە پیت و بەرەکەتە. بەڵام سەرچاوەکانی ئاو بخۆتان دەزان لە 2 ساڵی ڕابردوو ئێمە گرفتی وشکە ساڵیمان هەبوو، گرفتی سەرچاوەکانی ئاو زۆرجار گرفتیان لێ سەرچاوی ئاوی گونجاو لەبار بۆ برازوتیاران لە بەردەستنەبوو تا بەرهەمی کشت و کاڵیان هەبێت بتوانن بگەینە قۆناغی خۆبژێوی و ئاسایشی خۆراک تێدا زامن بکەین. بۆ ئەوەی سەرچاوی ئاوە مسۆگەر هەبیت ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە چەندین پۆند و چەندین بەنداوی دروست کردووە لەسەر تاپای هەرێمی کوردستان. بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر ئێستاکە ئەوڕۆکە بەنداوی چەمرگا افتتاح کرا کەوە سەرڕای ئەوەی کەوا دەبێتە ڕیشارجی پڕکردنەوەی ئاوی ژێرزەوی سەرچاوەکی مسۆگەری ئاویشە بۆ زەویە کشت و کاڵیەکان و سامانی ئاژەڵیش تێدا پەرەدەستێنێت و لە هەمان کاتیشدا چواردەورەکەی دەتوانین بڕخسێنین بیگونجێنی بۆ کەرتی گەشتیاریش بۆیە لە چەندین لاوە سوودی هەیە. باش کاکی هێمن ئەنی ئەم هەوڵانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش کابینەی نۆهەم و ئەمڕۆژ بە هەمان شێوە مەسرور بارزانی ئەو قسەی کرد دەڵێ دڵنیایی دەدەینە جوتیارانی هەرێمی کوردستان کە بەرهەمەکانیان نافەوتێ. ئەمە چ پاڵنەرێکە چه هاندانێکە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان بۆ خۆ دەزانی ئێستا بەشێک لە بەرهەمەکانیش هەناردەی دەرەوە دەکرێت. من مەبەستەکەم ئەوەیە ئەمە چه پاڵنانێکە بۆ ئەوەی لە بەرخۆرەوە بکرینە بەرهەمهێن. بەداخەوە لە ساڵانی پێشوو جوتیار بە نیگەرانی و دەڕوانیە بەرهەمەکانی خۆی کاتێک کە بەرهەمی پێڕادەگەیش دڵنیانە و ئایا بەرهەمەکەی بە بازار دەکرێت دەرفەتی بە بازارکردنی بۆ دەڕخسێت لە چای لەوەی لە سەوزە و میوە و یاخود دانەوێڵە بە بەردەوام گرفتی هەبوو. بەڵام سوپاس بۆ کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و گرنگی پێدانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە کەرتی کشت و کاڵی ئێستا جوتیار بە گەشتبینی و دەڕوانیتە بەرهەمەکانی خۆی. دەزانێت ئەو بەرهەمەی کە بەرهەمی دێنێت دەرفەتی بە بازارکردنی مسۆگەری هەیە. لە هەموو ئەو بەرهەمانەی کە بەرهەم هاتوونە ئێستاکە جوتیار دەتوانێت بە بازاری بکات. بۆ نمونە ئێستا لە سای حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی بە بازارکردنی دانەوێڵە کە ڕێژەیەکە حکوومەتی عێراقی سەپاندویتی بەسەر جوتیاریانی هەرێمی کوردستان بۆ نمونە سنووری پارێزگای هەولێر پێشتر 110,000 تۆن بەرهەمی برازوتیاران وەردەگیرە. بەڵام بە پێداگیری و سیاسەتە حکیمەکانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکە نزیک بە 220,000 تۆن گەنم دەبێت لە سایلۆکان بە بازار بکرێت. پێشتر ئێمە یەک سایلۆمان هەبوو ئەو یەک سایلۆی نەدەتوانانی بە بارتەقای پێداویستی هەموو ئەو ڕێژەیە وەربگرێت. قودرەتی ئەو سایلۆیە 150,000 تۆن بە سوپاسەوە ئەوڕۆکە جەنابیان بۆ خۆی هات ئامادە بوو کەوە سایلۆی قوشتەپەی افتتاح کرد. ئەوەش 40,000 تۆن گەنمی تێدا بە بازار دەکرێت و دەتوانێت ئەمبار بکرێت. لە هەمان کاتیشدا بخۆتان دەزانن دانەوێڵە بەرهەمەکی نیشتیمانیە دەبێت لە شوێنێکی ئەمان و دەستێکی پاک تێدا کۆ بکرێتەوە بۆ ئەوەی لە دارزان و فەوتاندن بە دوور بێت. ئەو سایلۆی ئەوڕۆکە دیتمان کەوا کراوە
دەتوانین بڵێن بە پێی ستاندارە نێودەوڵەتی و گونجاو دروست کراوە تێدا ئەو بەرهەمەی تێدا بە کۆگا دەکرێت بەبێ گرفت تێدا کۆگا دەکرێت تا ئەو قۆناغانی پێویست دەبێت و دەتوانێن بەکار بێنرێت بۆ پیشسازی ئارد و یان هەر پێداویستێکەوە حکوومەتی پیشسازی خۆراکیەکان بەڵێ بۆ هەر پیشسازیەکەوە گونجاو بێت و بە پێویست بێت زۆر باشە کاگەهێمن بۆ خۆت باش دەزانێنی کوردستان کەش و هەوا و زەوی زۆر لە باری هەیە بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵی نەوت ڕاستە سامانێکی زۆر هەیە هی نەوت بەڵام نەوت ناتوانانی پشتی پێ بەستی ئەم هەنگاوانەی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن وا دەکات هەرێمی کوردستان نەک هەر بە تەنها پشت بە نەوت نەبەستێ بە کەمی وەکو زۆر لە وڵاتان کردویانە پشت بە کشت و کاڵ ببەستێ کە پێی دەوترێ نەوتی بەردەوام وەکو تازە عەرزی جەنابتم کردکەوە جوتیاران پێشتر بە گومانەوە دەیان ڕوانیە بەرهەمەکانیان ئێمە زۆر نەڕووینکەوە چەند ساڵ پێش ئێستا کاتێک لە مانجی لەو مانگە بەرهەمی تەماتە پێڕادەگەیشت ئەو بەرهەمە سیاسەتی حکوومەتی عێراقی ڕێگر بووکەوە دەرفەتی بۆی نەدەدا بەرهەمەکان بچێت بۆ شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی پشتی بە بەرهەمی وڵاتانی دەوروبەر دەبەزنێت بە بەرهەمی هەرێمی کوردستان لە سوارچێوەی ئەو گرنگی پێدانە و ئەو پێداگریانەی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندەکانی کە ڕەوانی دەکرد بۆ حکوومەتی سەردانی بەغدایان دەکرد پێداگر بوونکەوە دەبێت ئەو ڕێگریەی هەبوو لە پێش بەرهەمی برازوتیاران دەبێت کاڵ بکرێتەوە ئەوە ڕۆژانە ئێمە دەتوانین چاودێری بکەین زیاتر لە 400 بار هەرگر ڕۆژانە لە بازاری علوە میوەی هەولێر بەرهەمی جوتیاران بار دەکات بە پێی ئەو پشتگیریکەوە لە سوارچەوەی ئەو لێکتێگەشتن لە نێوان وەزارەتی کشتتوکالی حکوومەتی عێراقی و وەزارەتی کشتتوکالی حکوومەتی کوردستان هاتوتەکایەوە ئێمە پشتگیری دەینە برا جوتیارانیان ئەو بازرگانانێکەوە دێن بەرهەمی برا جوتیاران دەکردنەوە ئێستا ئەو ڕێگریانە نەماوە وەروها بازنەی بە بازارکردن ڕۆژ بە ڕۆژ فراوان بووە پارساڵ ئێمە زیاتر لە 12,000 تۆن بەرهەمی پەتاتەمان ڕەوانەی کەنداو کرد بەرهەمەکانی هەنگوین سێو هەنار هەمویان خواستیان لەسەرە لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی ئەوروپی ئەو هەروەها وڵاتانی ئەمریکاش تێدا بە دوور نەبوونە لە دەرفەتی بە بازارکردنی بەرهەمی ئەو برازوتیارانە لە وڵاتانە ئەو سیاسەتە حەکیمانێکەوە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کردەوە بۆ پشتگیریکردنی کەرتی کشتتوکالی دەتوانم بڵێم 100% سەرکەوتوو بووە زووتیار زۆر بە گەشتبینیەوە دەڕوانێتە بەرهەمەکانی خۆی کاتێک کە دەگاتە قۆناغی بەرهەم دەزانێت دەرفەتی بە بازارکردنی مسۆگەرە هەرچەندە بەرهەمەکان زۆر جار لە یەک کات پێڕادەگەن ئەو بەرهەمە زۆرش پێداویستی ناوخۆی بە دڵنیایی و پڕ دەکاتەوە پێویستی بۆ پشتگیری و کاراسانیە هەیەکەوە لە دەرە بۆی بە بازار بکرێت بە سایه حکوومەت و ئەو سیاسەتە حەکیمانە ئێستاوە ئەو کار ئاسانیانە دێتەکایەوە ئەو دەرفەتە ڕەخساوە زۆر باشە کەواتە دەکرێت ینی بەرهەم وەکو وڵاتانی تری لێ بکرێ هەموو لە یەک کاتە پێنەگا ڕەنگە وابێ کە بەردەوامی بێ بەڵام من پرسیارەکەم ئەمە یەکە کە هێمن ئەم کارانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دێکە گرنگی دان با کەرتی کشت و کاڵ وا ناکات بۆ خۆت دەزانی لە سەردەمی ڕژێمی بەعس زیاتر لە 4500 گوند وێران کرا خەڵکەکەی هاتۆتە شارەکان ئەمانە وا ناکە ببێتە هاندەرێک بۆ ئەوەی جارێکی کە خەڵکی گوندەکان بگەڕێنەوە بۆ گوندەکان هەروەها گەنجانیش ئەوەی بێکارن ڕوو بکەنە کەرتی کشت و کاڵ بە دڵنیاییەوە خەرکەکی زۆر ئێستا وابەستەی زەویەکانی خۆیان بوونە پێشتر زەوی کشت و کاڵی ئەوەندە گرنگی پێ نەدەدرا زۆر جار دەبژاوە یان دەڕەخساندرا بۆ پرۆژەی ناکشت و کاڵی ئێستا لە سایی سیاسەتە حەکیمەکانی ئەو کابینەیە تەرخانکردنی زەوی بۆ پرۆژەی وەبەرهێنانی خانوبەرە ڕاگیراوە ئێستا تەنها پشتگیری دەکرد بۆ پرۆژەی وەبەرهێنانی پیشسازی کشت و کاڵی ئەوە خۆی لە خۆیدا سەرڕای ئەوەی کەوا دەبێتە ڕەخساندی دەرفەتی کار دەبێتە هاندانەک و پشتگیریکردنێکیش بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆ و هەروەها لە پرۆسەی بە بازارکردنی دانەوێڵە ئێستا بۆ ئەگەر ئامارێک بۆ بەڕێزت ڕوونکەوە تەنها لە سنووی پارێزگای هەولێر زیاتر لە 16,799 جوتیار ناویان تۆمار کراوە دەتوانن بەرهەمەکانی خۆیان با پێی ئەو ڕێژەیەکەوە بۆیان دەستنیشان کراوە بەرهەمەکانی خۆیان لە سایلۆکان بە بازار بکەن واتە ئێستا زوتیاران یان هاوڵاتیانی خۆمان تەنها وابەستنینە لە سەرموچە یاخود بێن لە دەرفەتی کار لە کەرتێکی دیاریکرا و کار بکەن ئێستا ئەو کەرتێکەوە برەوی تێدا هەیە قازانجی تێدا هەیە بەرەو پێسوونی بەرچاوی تێدا هەیە کەرتی کشت و کاڵیە ئەوەش لە سای ئەو حکومەتی کابینی نوێم هاتوتەکایەوە بە سوپاسەوە بۆ جەنابیان ڕۆژ بە ڕۆژ لە فراوان بووندایە زۆر باشە دەستی خۆش بێ زۆر بەڕێز هێمن سەید موراد بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر گەلێک سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.